ئێساش ئێمە هاتوین کە بە حکمی ئەوەی کە ئەنجومەنی پارێزگار هەڵبژێرراوە و پارێزگار لە پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان دانراوە و ئومێد دەکەین بەڕاستی هەوڵێک بدرێ ئەوانی کە ڕابردوو نەکراوە قەرەبوو بکرێتەوە و ئومێد دەکەین پردی متمانەی نێوان پێکاتەکان بەگشتی و کورد بۆ خۆی لە نێو خۆیان ئەو متمانێت دروست بکاتەوە ئەو تۆکمەی و یەکڕیزێ لە ناو هەموو حیزبەکانە دروست بێتەوە بۆی بتوانین بەرەنگاری هەموو ئەو دژایەتی و ناحەزانی کە بەرامبەر پێکاتی کوردی ئەکرێ بتوانین پێکەوە بە یەک ڕیزی بە یەک هەڵوێستی پژگیری بکەین و بەڕاستیش ڕاستە ئەنجومەنی پارێزگا هەڵبژێرا پارێزگار لە پشتێکێتیە بەڵام ئێمە هەروە لێ ئەڕوانین و خۆشیان ئەبێ ئاها بڕوانن کە تەنها پشتیەکێتی نییە بەڵکو وەکو پێکاتی کوردی وەرگیراوە و ئەبێ ئەوش وەکو پێکاتی کوردی مامەڵە لەگەڵ هەمووان نابکە و بەتایبەتی کورد قەنەعەتمان وایە هەر حیزبێ هەر لایەنی هەر کەسێک پەراوێز بخرێ هەمووان زەرری لەکەین. و ئێمە لە ئێستاە بیر لەواکەینەوە چۆن بتوانین خزمەت گوزاری فراهم بکەین بۆ هەموو خەڵک و بتوانین یەکسانی بپارێزین لەگەڵ هەموو نەتەوەکانە و ئەنجومەنی پارێزگا ئەنجومەنێکی کارایە ئێستاکە پارێزگارێکی گەنجی بە تەجروبەمان هەیە ئێستا پارێزگارە لە شارەکەیە لە نەتەوەی کووردە بەڵام ئێمە داوامان کردووە جیاوازکاری نەبێت لە نێوان هیچ نەتەوەکانە و من سوپاسی حیزبە کوردستانیەکانی شەکەم پشتگیریەکی تەواو سوپاسی مامۆستا و هاوڕێکانێکم کە ئەمان بە پەرۆشەوە بیر لەوە ئەکەنەوە هەوڵ بدەین حکومڕانیەکی حەکیم و باش بکەین بۆ ئەوەی بتوانین هەموو لایەکمان موافق و سەرکەوتوو بین.